لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە ناو بەشێک لە خەڵکیدا دەنگۆیەک بڵاوکراوەتەوە سەبارەت بە دەرچوونی کاندید بە دەنگدانی تایبەت و داوا لە هاوڵاتیان دەکرێت لە ڕۆژی دەنگدانی گشتیدا دەنگ بەو کاندیدە نەدرێت بۆ پێی ئەو دەرچووە لە بەرامبەردا هاوڵاتیان دەنگ بە کاندیدێکی دیکە بدەن. لەو بارەیە وتەبێژی کۆمەڵی دادگەری دەڵێت ئەو بۆ چوون و پرۆپاگەندانە دوورن لە ڕاستیەوە و ئاراستەکردنی خەڵکی بەم جۆرە کارێکی زۆر ناشرینە، چونکە دەنگدانی گشتی سەنگی مەحەک و یەکلایکەرەوەیە بۆ دەرچوونی کاندیدەکان نەک دەنگدانی تایبەت. داواش دەکات دەنگدەران بە گوڕوتینەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان. حتمما دوێنێ پرۆسەی دەنگدانی تایبەت بەڕێوە چووە. وێڕای سوپاس بۆوانی کە دەنگیان داوە. حەزەکەم ئاماژە بەوە بدەم کە بە تایبەت لەم هەڵبژاردن بە پێم یاسایە هیچ کات دەنگی زۆری کاندیدێک ئاماژەی سەرکەوتنی نییە و دەنگی کەمی کاندیدێک هەروەها مانای شکستی نییە. پرۆسەی گشتی و سەنگی مەحەک سبەینەیە کە هاوڵاتیانی کوردستانیان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەوان نەتوانن کێیان پێخۆشە بەیانی سەری بخەن و بە دەنگی ئەوان بەیانی سەرەکەوێت، چونکە بەداخەوە گوێبیستێن دێ لە پرۆپاگەندەکان دەبی بەرامبەر بە کاندیدێکان بەرامبەر بە لیستێک کە ئەو ترێ و کاندیدە دوێنێ دەنگی باشیە ناوە واتا مسۆگەرە وەرن دەنگەکانتان بدەن بە کاندیدێکی کە ئەمە هەمووی پرۆپاگەندەیە بەڕاستی و شتێکی جوهانیش نییە، شتێکی ناشرینە، چونکە هەمووی دڵنیایە زانێ بە ئەوەی 2000 3000 4000 5000 دەنگێناوە بەم یاسایە ینی مسۆگەر نییە دەرچوونی. هەر دەنگدەرێ حەزەکە مسۆگەری دەرچوونی کاندیدەکەی خۆی بکە سبەینە بە گەرموگوڕی و هیچ لەو پروپاگاندانە کاریگەری لەسەری نەبێ و بچێت دەنگی خۆی بدا، دەنگی خۆی بەو کاندیدە بدا کە مەبەستێتی سەر بکەوێت. وتەبێژی کۆمەڵی دادگەری دەژڵێت داوا لە سەرجەم هاوڵاتیان دەکەین بە گوڕوتینێکی زۆرە و بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بە ئازادانە و بێترس و دڵەڕاوکێ دەنگی خۆیان بدەن، گوێ بەم پروپاگەندانەش نەدەن کە هێندێک کەس و لایەن بڵاوی دەکەنەوە بۆ دەنگدان بە کاندیدێکی دیکە. ئەو وتیشی تا دەنگدانی گشتی ئەنجام نەدرێت مەترسی دەرنەچوونی کاندیدەکان هەر لە ئارادایە. ئەوەی دەنگی باشی لە تایبەتێناوە دەبێت تۆ دەنگی زۆرتری بیدێ بۆ ئەوەی دەرچوونەکەی مسۆگەر بێت. بە پێی ئەم بازنەی کە ئەم جارە هەیە ئەو کاندیدە براوە دەبێت کە دەنگی زیاتر هێنێ. هەندێک جار لەوەی یەکێک بە دوسێ دەنگ پێشی ئەو کاندیدێش بکەوێت کە دەنگی لە تایبەتە هێناوە. لەبەرەوە ینی دەنگی تایبەت نابێتە سەنگی مەحەکی دەرچوون سەرکەوتنی کاندیدێک. ئەوەی گرنگە بەیانیە بۆ ئێمە لێرەوە داواکەین لە هاوڵاتیانی کوردستانیان لە ناو هەرێم و لە دەرەوەی هەرێم بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن. ئەکرێ بە دەنگدانی ڕێژێکی زۆری هاوڵاتیان گۆڕانکاری بکرێ لە زۆر شتا، بەڵام بە دڵنیاییەوە بە بایکۆت و بە دەنگ نەدان واقعۆک و خۆی مێنێتەوە ئەگەر خراپتر نەبێ. ڕۆژی یەکشەمە کە ڕۆژی دەنگدانی گشتیە، ڕۆژێکی چارن و سازە بۆ هاوڵاتیان و داوا دەکرێت بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن. هەرچەندە هێزانیەکان بە دەنگەکانیان سەلماندیان ئەو دەسەڵاتیان ناوێت، بەڵام سبەیش گرینگە هاوڵاتیان لە دەنگدانی گشتیدا ئەوە بسەلمێن و هیچ کاندیدێکیش بە دەنگدانی تایبەت چوونە پەرلەمانی مسۆگەر نەکردووە. ئەوە دەنگدانی هاوڵاتیانە لە دەنگدانی گشتیدا ئەوە یەکلایی دەکاتەوە کە کێ دەچێتە پەرلەمان و کێ ناچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.